ئەڤروکە جەناب وەزیرە ناوخۆی حکوومەتە هەرێما کوردستانê di gelîjneya bilind a emniya birêveçûn yan jî gengeşekirina rêkarên birêveçûna helbijartinên xola şeşê ya Parlemanê Iraqê kom bûn û hindek rêkar û rênma hene ez dê li ser wan rawastim bila bi zêdetir bizanîn ka çi qedexe nabî çi bihêtekirin hatin û çûn bi çirengiye bû çi qedexe her kes mobaylê bete jûr û qedexe bi mobayla xwe resmî li wê karta dengdanê bigirîtin ya ku dengê xwe pêdayîlanê xwe yan jî kandîdê xwe aşkera biketin. Min mêvanekî dê zêdetir li ser vê pirsê ji wan bipirsim hêjayê Hêmin Mîranî rêveberê giştiyê dîwana Wezareta Navxwe mêvanê me li stûdyoyê hêjayê Hêmin tu bi xêr hatiye Kurdistan 24 kombûna Evrûkeya hatiyekirin di beyna kê da bû çi qirar lê hate dan? زۆر سپاس کۆبنەوەی لیژنەی باڵای سەرپەرشتی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمڕۆ بە سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ کە سەرۆکی لیژنەی باڵای ئەمنیشە بە ئامادەبوونی پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان و بەڕێوەبەرانی گشتی پۆلیس و بەرگری شارستانی و هاتوچۆ و نوێنەرانی وەزارەتی پێشمەرگە و فەرماندەیەکانی پێشمەرگەی زێرەوانی و بەرگری و فریاکاوتن لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دەستەی هەرێمی کوردستان کە ئەمە هەمویان بەیەکەوە لیژنەی باڵای ئەمنی پێک دەهێنن کۆبنەوەی یەکەم ئەنجامدرا بۆ دراسەکردنی ئەو درافتی یان ڕژنووسی ئەو پلانە ئەمنیەی کە لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە ئامادەکرا بوو هەروها بۆ گفتوگۆکردن لەسەر ڕێنمایەکانی کۆمیسیۆن کە ئامادەیان کرد بۆ ئەوانیش هەردوو بابەت تاوتوێ کرا و بڕیاری پێویستی لێدرا. هەماهەنگیە دنابەرە لیژنەیە بلندە ئەمنیە هەلبژاردنە لە هەرێما کوردستانی و عێراقە چه ئاستایە هەماهەنگیاوە لەسەر چییە؟ خۆی هەموو هەڵبژاردنەکە لە بەڕۆشنایی مەجموعەیەک ڕێنمایی کۆمەڵێک ڕێنمایی کۆمیسیۆن بەڕێوە دەچێت. لیژنەی باڵای ئەمنی زیاتر سەرپەرشتی ئامادەکاری ئەمنیەکان دەکات بۆ پاراستنی هەڵبەت بنکەکانی دەنگدان دەنگدەران چاودێرانی نێودەوڵەتی ناوخۆی دواتر کارمەندانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و نوێنەری کیان و لایەنە سیاسیەکان لیژنەی باڵا عادەتەن لە کاتی کەمپەینە ئیجراعاتی خۆی دەست پێ دەکات هەفتەیەک بەر لە هەڵبژاردن هەموو قوتابخانەکان کە ناوەندی دەنگدانن لە وەزارەتی پەروەردە وەردەگیرێ حرەساتی بەردەوامی لێ دەگیرێ و جگەلەوە ئۆفیسەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە دەکومنت و ئامێرەکانی دەنگدان و ئەوانەی تێدایە هەمووی لەلایەن تیمی تایبەتی پۆلیسەوە دەپارێزرێن جگەلەوە لیژنەی باڵا و کۆمیسیۆن چاودێری پرۆسەی کەمپین دەکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی ئازادانە و بە شێوەیە کە ڕەوشی ژیانی ئاسایی هاوڵاتیانی شتێک نەدا بەڕێوە بچێت. هەماهەنگیە هەوە بوو ناوچەیەن ناکۆکی لەسەر ناوچەیەن مادە 140 دچە ئاستێکیدا ji ber ku ئەمنیەتەوە ناوچان هێژی جهێ دڵنیاییەنینە هێژی گرۆپێن چەکدارێت هەی هێژی خەڵکێکی بێگانە و نامویە تێدا هەماهەنگی لەسەر چه ئاستیە یەک لەو خاڵانەی ئەمڕۆ لە کۆبنەوە بەوردی گفتوگۆی لەسەرکرا بابەتی دەنگدان بوو لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان هەروەها ئامادەسازی و ئاسانکاریکردن بۆ ئەو هاوڵاتیانەی دانیشتوی هەرێمی کوردستان بەڵام کارتەکانی دەنگدانیان لەو سنوورانەیە هەروەها ئەو ئاوارە و میوانە برا عەرەبانی بۆ نمونە دانیشتوی هەرێمی کوردستانن بەڵام دەنگدانیان لە شارەکانی دیکەی عێراقە لیژنەی باڵا دام و دەستگاکانی ئاسایش ڕاستپارت کە هەموو جۆرە ئاسانکاریەک لە دەواازە و لە بازگەکان بکەن بۆ ئەوەی هاوڵاتیان بە ئاسایی هاچوی خۆیان بکەن هەروها نوێنەرانی حکوومەت هەرێمی کوردستان لە لیژنەی باڵای ئەمنی ئیتیحادی لە بەغدا و لە قیادەی مشتەرەکەی مووسڵ و ئەو هێزە ئەمنیانەی لە کەرکووکن ڕاست پێدران کە لەگەڵ هێزە عێراقیەکان هەمانجی بکرێ بۆ ئەوەی هیچ جۆرە بەربەستێک بۆ هاتوشوی هاوڵاتیان لە ڕۆژی دەنگدان و لە ڕۆژەکانی پێش دەنگدانیش نەبێ بۆ ئەوەی خەڵک بە ئازادی بتوانێت بەشداری لە پرۆسی هەڵبژاردن بکات. مە هەندێک هەواڵ هەبوون بەحسێ دەرێخستنە هەندێک ڕێنمایات کرد و نابیتن کاندید پۆستەرێت خۆ لێ هەڵاویسن کلێسایە مزگەفتە پەرستگەهە دام و دەستگەهێن فەرمینە لێ تشتێ هوسا بەرچاوکەتیە ئایا چ ڕێکار بەرامبەریوان کاندیدان دەهێنەگرتن سزایەن وا چنە؟ خۆی بەشێک لەو دام و دەستگا و شوێنانە پێیان دەگوترێت شوێنی گشتی کە شوێنی گشتی بێ واتە هی هەموو خەڵکە هی کیانێکی سیاسی یان هی کاندیدێک نییە کە بتوانێت بە پۆستەرەکەی خۆی یان بە ڕێکلامەکانی خۆی دایپۆشێ بۆیە ئەو ڕوودیشان لە کۆبنەوە باز لەوە کرا کە پێویستە قودسیەتی شوێنە گشتەکان
شوێنە ئاینەکان دامودەرگاکانی دەوڵەت بپارێزرێ و لێژنە لاوەچەکان کە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دروست کراون ڕاست پێدران کە داوا لە هەموو هێزە سیاسەکان بکەن و چاودێری پاراستنی ئەو شوێنانە بکرێ بۆ ئەوەی وەکو باسم کرد قودسیەتی شوێنی گشتیان پێوە بمێنێ و هیچ کەسێک نیکا بە شوێنی تایبەت بە ڕکلامکردن بۆ خۆی. کاکێ من شتێک سەرنجی ڕاکێشام وەکو ڕۆژنامەوانێک بەڕاستی دەمەیە بپرسم یعنی بچی هیچ ڕێنمایەک ڕێسایەک نییە کە کاندیدەکان لە قاڵبێکی دیاری کراودا پۆستەرەکانی خۆیان وێنەکانی خۆیان گەورە بکەن بەڕاستی ئەم جارە هەندە گەورەنە ئێمە ڕێگا نابینین لە سەرجادا باشە ئێوە بیرتان لەوە نەکردەوە کە ڕێنمایەک دەربکەن نابیتن لە هەندە مەتر زیاتر پۆستەرەکەت گەورە بێ ڕاستی جادەیان هەموو گرتووە لە زۆر وڵاتان تەنانەت ئەو مەبلەغەی کە بۆ کاندیدێک دەستنیشان دەکرێت کە خەرجی بکە لە کەمپینی هەڵبژاردن دەستنیشان دەکرێت بە ئینگلیزی پێ دەڵێن ئیلەکشن کاپ بۆچی بۆ ئەوەی بتوانرێت دەرفەتی جۆرێک لە دەرفەتی یەکسان بۆ هەموو کاندیدەکان خەرج بکرێت لە من کاتی دکتۆرام دەنووسی توێژینەوەکم خوێندەوە ئێستا لە بیرما دەیگوت ئەگەر بەکراوەی خەرجی هەبێ بۆ نمونە کاندیدێکی دەوڵەمەند یان کاندیدێک کە ڕەنگە کۆمپانیا و هێزی سیاسی گەورەی لە پشت بێ بتوانانی خەرجی زۆر بکە لەگەڵ کاندیدێک کە مەبلەغێکی کەمی پارەی لە بەردەستە دەیگوت کاتێک لە نێوان فراری و لە نێوان ماتۆرێک مسابقە بکرێ هەموو خەڵک دەزانین چێ دەیباتەوە بۆیە لە ئەدەبیاتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی باز لەوە دەکرێت کە زۆر زەرورە زۆر پێویستە یاساکانی هەڵبژاردن لە وڵاتانی لە قۆناغی ڕێگوزەرن بۆ دیموکراسی تەنانەت ئەو مەبلەغەی کە دادەندرێ بۆ خەرجی هەڵبژاردن دەبێت دەستنیشان بکرێن هەڵبەت لە کوردستان ئەگەر بەراوردیکەی بە شارەکانی دیکەی عراق بە تایبەت ئەو شارانەی ناکۆچیان لەسرە پارەی خەیاڵی خەرج کراوە ئێستا لە یەک دوو ڕۆژی سەرەتای کەمپەینە باز لە ملیار دەکرێت باز لە ملیار دەکرێت ئێمە خۆمان بەراورد ناکەین نا من لە خراپیا باز دەکەم هەڵبەت لە خراپیا ئێمە شکر هێشتا ئێمە نمونەیەکی باشی پێشکەوتنی لە هەموو ڕۆیەکی نابێگومان مەبەستم لە چی بوو لەوەی کە بارودۆخەکە لە عراق بە نەوعێک خراپە کە ملاحەزەی زۆر گەورە لە ئێستاوە لە یەک دوو ڕۆژی هەڵبژاردن کەمپینی هەڵبژاردن دروست کراوە ئێستا بەرنامەی زۆر بە زمانی عەربی لەسەر مەبالغی زۆر گەورە ینی ملیار دینار و پرسیارەکە ئەوەیە بووچی هیچ حدێک دانانرێ نەکراوە پێویستی بە گۆڕینی یاسای هەڵبژاردنە و نازانم بە خەیاڵی هێزە سیاسەکان هەیە کە ئەمە سنووردار بکەن یەکەم جار لە ڕاگەاندن ئەسڵەن گوێم لێ دەبێت کە ئەو پرسیارە بکرێ چونکە ئەمە بەشێکە لە پرۆسەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی من لە دکتۆرانامەکەی خۆشم باسم لەوە کردووە لە ڕێی جەنابتەوە ئەوە پێشنیار بێکە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو هێزە سیاسەکانی کوردستان جارێ بەلای کەم لە یاسای هەڵبژاردنە هی هەرێمی کوردستان سنوور بۆ خەرجی زۆر دابدرێت اینجا لێرە دەڵێن کاکە بکە خاتری خوا ئەوەندە گەورە نەبێ ئێستا غێر مباشری دەڵێن هەتا وێنەی من گەورەیە ئەم دەنگی زیاتر دێنم دڵنیا بە من سەرکەوتومە یعنی ئەو ئیماجا و تێڕوانی نەدروست بووە جگەلەوە لە مەسەلە ڕسم نییە هەندێک جار پارەی زۆر مەترسی کڕینی دەنجشی لێ دروست دەبێت لە کوردستان کڕینی دەنگ هەیە منەوڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە باسم کرد من خۆم ئەمەوەکو چاودێرێک کە لەناو خەڵکام نەمبیستووە خەڵک کارتی دەنگدانی خۆی بفرۆشێ بەڵام وازحە لە شارەکانی دیکەی عراق ئەمە لە مێژە باز دەکرێت کە کارتەکانی دەنگدان بە پارەی جۆرا زۆر فرۆشێ بەڵام ئەو ڕاستیەش هەیە کە کاندیدەکان سەردانی هەندێک ماڵ و شوێن و ئایلە هەژارەکان دەکەن نقطە ضعفی ئەوان بەکاردەهێنن پارەیان پێدەدەن بۆ نمونە بەخشین شت دەکەن ئەوە کو کۆنترۆل دەکرێت بۆیە ضرورە ئێلەکشن کاپ دابنرێ بە کوردی نازانم چێ بەڵام زیاتر خەرجی سنووردار بکرێت بە یاسا خەرجی بە یاسای هەڵبژاردن دەبێت خەرجی کیانە سیاسەکان و کاندیدەکان سنووردار بکرێت باش کاکێ من کێشەیەکی تر هەیە لە ناو کوردستان بێڕێزیکردن بە کاندیدە ژنەکان ئەوجا لە چاوی خۆیان جوان بێ لە چاوی خۆیان ناشرین بێ مهم ژنە هەندێک پێجی فەیک و ئەکاونت و کەس هەیە کە ڕێز لە خۆی ناگرێ بێڕێزی بەرامبەر کاندیدە ژنەکان دەکات ئێوە بڕیارتان داوە کە دوواداچۆن بۆ ئەم مژارەش بکەن و ئەو کەسانەی بێڕێزی بە کاندیدی ژن دەکەن لە سوشیال میدیا بە هەموو شێوەیەک سزا دەدرێن بە دوواداچۆن بوو دەکرێ ئەمە کو دەبی دەتوانن ئەگە لە بیرت بێ لە سەرەتای دروستبوونی ئەزمموی هەرێمی کوردستان لە ڕێی سیستمی کۆتاوە
دەرفەت یان دەستی ئافرەت گیرا بۆ ئەوەی لە دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان یەکەم جار لە پەرلەمان لە ڕێی کۆتاوە بتوان بگەنە پەرلەمان بۆ ئەوی لەوێوە خۆیان بسەلمێن و کار بۆ ئەو بکرێ ڕۆژێک دابێ کاندیدی ئافرەت بەبێ کۆتا بتوانێت سەرکرد لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئۆکتۆبەری ڕابردوو وەزارەتی ناوخۆ و کۆمسیۆن و لایەنە پەیوەنددارەکان لیژنەیەکی باڵایان دروست کرد بۆ پاڵپشتیکردن لە کاندیدا ئافرەتەکان لەناو هەموو کیانە سیاسەکان پاڵپشتی لە ڕووی بەدواداچوونی هەراسمنت بەدواداچوونی هەراسانکردن ئەگەر لە سوۆشەل میدیا هەراسان بکرێن یان لە کاتی کەمپین و لەسەر شەقامەکان هەراسان بکرێن ئەم ساڵ دیسان ئەمڕۆ لێژنەی باڵا هەمان تاکیدی لەوە کردەوە کە لێژنەی باڵای پاڵپشتیکردنی کاندیدا ئافرەتەکان وەکو ساڵی ڕابردوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەردەوام بێ و هێلێکی گەرم هەیە 1990 کە هەر کاندیدێکی ئافرەتی بەڕێز تووشی هەراسانکردن بێجا هەراسانی سوۆشەل میدیا بێ یان لە واقعدا دەتوانێت پەیوەندی بۆ هێلە گەرمە بکە یان پەیوەندی بە دام و دەستگاکانی پۆلیس و کەناڵەکانی وەزارەتی ناوخۆ بکە بۆ ئەوەی ئیجراعاتی یاسایی بکرێت. بە کورتی و مختصری بە ئەمە پرسیاری کوتایی بێجگەلەوەی کە ئەگەر هات و کاندیدا ژنەکان ڕۆبڕۆی بێڕێزی بوون سوکاتی و جنێ و ڕفتاری ناشرین بوون دەتوانن پەیوەندی بە هێلی 1990 بکەن ئەوە بابەتێکی زۆر باش و مهمە بەڵام ئێوە کو دەتوانن ئەو هەموو پێج و ئەکاونتە فەیکە کۆنتترۆل بکەن نزانی هەندێک جار بەداخەوە جۆرێک لە منافەسەی ناشەریفانە بەرامبەر هەندێک کاندید لە ڕێی سوۆشەل میدیاوە دەکرێت زۆر زەرورە کە ئەوانەی ئەو خانمە بەڕێزانەی بڕیاریان داوە بێنە ساحەکە و ببنە کاندید ڕویان لە ئایندە بێ هەوڵ بدەن لە ڕێی بۆ نمونە پەیجێکی فەیکەوە لە ڕێی دوو تانە و تەشاری ناشرینەوە بۆ نمونە سارد نەبنەوە ئەوەی ئێمە وەکو حکوومەت وەکو دام و دەستگاکان دەتوانین بە دوواداچوون بکەیت تەوان هەر پەیجێک هەر ئەکاونتێک هەر کەناڵێکی میدیایی هێرش بکە ڕێگە و شێوازی تەکنیکی خۆی هەیە بۆ متابعکردن و متابعە دەکرێن ئەو کاتانی پێویستە و دەکرێتە شکات تەوانەوە پێویستی بە ئیجراعاتی یاسایی هەیە بەڵام ئەوەی زۆر زەرورە کە ئافرەتەکان سارد نەبنەوە ینی ڕێژەی بەشداری ئافرەت لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ زۆر زیاترە و چەندین ئافرەت ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو خۆیان سەردەکەون جگە لە کۆتا ڕاستیەکە هێشتا دابوونەریتی کۆمەڵاتی لەگەڵ سیاست گیان نەکراینتەوە زۆربەی جاری ژن دەبیتە قوربانی ئەمە و ژن دەبیتە هەدەف تارگێت بەم خابنیەوە ئەوە ڕاستیەکی زۆر تاڵە لە کوردستانی هەیە و زۆر جار دەبیتە ئەگەرەوەیەک و ژن و کچ پاشگەز بن سار بن نەوێرن ئەوە حقیقەتە و لازمە ڕەنگە ئامانجەکە ئەوە بێ بۆیە دەبێ خانمانی ئێمە ئەوانەی بەتایبەت بڕیاریان داوە بەهێز و توانای زۆرەوە بێن نابێت تەسلیمی ئەو ئامانجە بن یعنی ڕەنگە ئامانجی ئەو ڕەوتانەی دایانەوێ هێرش بخەنە سەر ئافرەتانی کاندید هەر ئەوە بێ کە سەردەنکە زۆر سپاسیاتەت کام کاک هێمن میرانی ڕێبەبەری گشتیە دیوانە وەزارەتە ناوخۆ زۆر بخێر هاتی زۆر سپاس زۆر سپاس سەرچاو